هەر لە یەکەم ساتەکانەوە دەستگای ئاسایش و دەستگا پەیوەندیداریەکانی دیکە هاتنە شوێن ڕووداوەکە ئەو کەرستانێکی پێویست بووە کۆیان کردوێتەوە بۆی لێکۆڵینەوە لەسەر بکەن و کەسانێکیش کە بەر لە ڕووداوەکە و دوای ڕووداوەکە لەو شوێنە بوون بۆی لێدوانیان لێوەربگرن ڕوونکردنەوەیان لێوەربگرن و شتەکان ڕوونبنەوە بانکراون و ئەوەندە ئاگادارین. ئەو کەسانە مەرز نییە هەمویان هەر تاوانبار بن یا تاوانبار کراون، کەسانێکن وەکو شاهید، کەسانێکن کە زانیاریان لا هەیە لە هاتوچۆیەک جم و جۆڵێک حرەکەتێکی گومان لێکراو بۆیە زۆرتر بۆەوەی کە بە یارمەتی زانیاریەکانی ئەوان قەزەکە بڕوون بێتەوە. دەنا مەرز نییە هەر کەس بانکراوە یا ڕاگیراوە حتمەن گومان لێکراو بێت. ئێمە پێشتر هەندێک زانیاریمان هەبوو کە پێمان گەیشت بوو ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەوڵدایە کە کردەوەی خراپکارانە لە بنکە بارەگاکانی حیزبی دموکراتی کوردستان بکە. لەم دوایانەشدا هەندێک زانیاریمان کەوتوتە دەست کە کەسانێک بۆ مەبەستەوە لە هاتوچۆدا بوون لە دیوی ئێرانەوە بۆ ئێرە و لە فرسەتێک گەڕاون بۆ شتانە.